مشتومڕی گەرمی ئەمڕۆی پرۆسەی سیاسی لە عێراق و کوردستان پرسیە ژمارکردنی دەنگەکانی هەڵبژاردننی 12 ئەنجومەنی نوێنەرانی عێراقە. ئێستا وڵات بەسەر هەردوو بەرەی هەژماری دەستی و هەژماری ئەلکترۆنیدا دابەش بووە. لەو هەڵبژاردنانی لە دوای ساڵی 2005ەوە لە عێراق بەڕێوە چوون هەموو جارێک دەنگەکان بەدەست هەژمار کراون، هەموو جارێکیش تۆمەت و تۆمەتبارکردنی یەکتری بە ساختەکاری دووبارە بوونەتەوە. لەبەر ئەوە بۆیە ویسترا هەڵبژاردننی 2010 بە شێوەی ئەلکترۆنی بێت بۆ ئەوەی ڕێگری لە ساختەکاری بکرێت، کەچی ئێستا ڕەوشەکە خەریکە پێچەوانە دەبێتەوە. ئەوانەی پێشتر داوایان دەکرد دەنگدان و هەژماری دەنگەکان بە شێوەی ئەلکترۆنی بێت، ئێستا داوا دەکەن دەنگەکان بە دەست هەژمار بکرێنەوە. لەو بارەیەوە ڕای یەکێتی جێگەی سەرنجە. شوان داودی وتەبێژی فراکسیۆنی یەکێتی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە بەرنامەی دەسەڵاتی چوارەمی کورسان نیوز دەڵێت چەندین جار وتومانە کە بێمنەتین لە هەژمارکردنی دەستی دەنگەکان، بەڵام پێش ئەوەی یاسای هەڵبژاردن هەموار بکرێت بۆ ئەوەی دەنگدانی هەڵبژاردننی 12 بە ئەلکترۆنی بێت، ئێمە تێبینیمان هەبوو کە ئەو سیستەمە کەم و کورتی هەیە و بواری ساختەکاری تێدایە. کەچی هەندێک لایەن دایانوت ئێوە لەو سیستەمە دەترسن کە ساختەکاری ناهێڵێت. کەچی ئێستا ئەو لایەنانی ئەو قسانیان بە ئێمە دەوت قسەکانی ئێمە دەکەنەوە و باسی ساختەکاری دەکەن لە دەنگدانی ئەلکترۆنیدا. لە ڕاستیدا هەردوو سیستمی هەژماری دەستی و ئەلکترۆنی لایەنی باش و خراپیان هەیە، بەڵام ناکرێت حزب و لایەنەکان هەر ڕۆژە بۆ چوونێکیان هەبێت. ڕۆژێک لەگەڵ دەنگدانی ئەلکترۆنی بن، بەڵام کە زانیان ئەنجامەکان بەدڵی ئەوان نییە بیانەوێت بگەڕێنەوە بۆ سیستەمە کۆنەکە واتە دەنگدان و هەژماری دەستی. باشێک لەو لایەنانی ئێستا ڕخنە لە هەژماری ئەلکترۆنی دەگرن تا چەند سەعاتێک پێش هەڵبژاردننی 12 بە سیستەمێکی سەرکەوتویان لە قەڵەم دەدا و لایەنگری خۆیان دڵنیا دەکردەوە کە ئەم سیستەمە کۆتایی بە ساختەکاری دەهێنێت. باڵام وا دیارە بەشێک لەو لایەنانی ڕخنە دەگرن لەو جۆرە ڕخنەگرانن کە هەمیشە ڕخنە دەگرن و دەیانەوێت هەر قسە بکەن و پێشوەخت بڕیاریان داوە هەموو شتێ ڕەت بکەنەوە. وەک چۆن دەنگدان و هەژماری دەستی ڕخنەی لەسەر بوو، بە هەمان شێوەش دەنگدان و هەژماری ئەلکترۆنی ڕخنەی لەسرە، بەڵام گرنگتر لەو ڕخنانە قسەکردنە لەسەر داهاتوو چارەنووسی وڵات، بە تایبەتی لەم کاتەدا کە کوردستان پێویستی بە گەڕانەوەیە بۆ یەک ڕیزی لە بەغدا و دەبێت دەست بکات بە ئامادەکاری بۆ پێکهێنانی حکوومەتی تازەی عێراق.